وەک دەگوترێت تاکە سێکتەرە کە ڕاستەوخۆ داهاتەکەی دەچێتە ناو خەڵکەوە. لە ساڵی 2013ەوە ماستەرپلانی دەستەی گەشت و گوزار تەواو بووە، بەڵام تاکو ئێستا وەکو پێویست کاری لەسەر نەکراوە. نەبوونی زەوی و نەبوونی یاسایەکی تایبەت و نەناساندنی تەواوی شوێنەوارەکان و نەبوونی گەشتیاری چواروەرزە لە گرفتە هەرە سەرەکیەکانی بەردەم ئەم کەرتان. لە ساڵی 2020دا 162 پرۆژە لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە واژۆی لەسەر کراوە بۆ ئەوەی وەبەرهێنان لە کەرتی گەشتیاریدا بکرێت. لە بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆم بابەتە دەکەین، دەپرسین تا چەند لە کابینەی نوێمدا گرنگی زیاتر بە کەرتی گەشت و گوزار دراوە. گەشت و گوزار بۆ زۆرێک لە وڵاتان بۆتە دەواازەیەک بۆ دەربازبوون لە سەردەمانی ئابووری و وێران و دواکەوتنی شارستانیەت و دابڕان لە جیهانی مۆدێرن و تەکنەلۆژیا. لەم دەواازەیەوە وڵاتان گەیشتون بە خۆشگوزەرانی. ساڵانێکە لە هەرێمی کوردستان کار لەسەر ئەم کەرتە دەکرێت. هێشتا ئەم کەرتە نەتوانراوە ببێتە خۆشگوزەرانێکی بەردەوام بۆ هەرێمێکی سەقامگیری خاوەن سروشتێکی دڵڕفێن و دەوڵەماند بە ناوچەی گەشتیاری. هەرێمێک هەر چواروەرزەکەی گونجاوە بۆ ئەوەی گەشتیاران سەردانی بکەن. لەگەڵ کەسی یەکەمی دەستەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەم. دەپرسم چ پلانێکی نوێ هەیە بۆ پێشخستنی ئەم کەرتە لە ساڵانی ئایندەدا؟ پلانی دەستەی گەشت و گوزار چییە؟ بە هەمان سیاسەتی ساڵەکانی ڕابردووە دەبێت یاخود خۆتان کۆمەڵێک پلانی تازەتان هەیە لە ساڵی 2021دا جێبەجێ بکەن؟ 2020 ئەو ساڵەیە کە زۆر قەیرانی جگە لە قەیرانی تەندروستی، قەیرانی دارایی و کۆمەڵێک کێشە و ململانی سیاسیش وای کردو کە بەشێک لە کەرتەکان کە تایبەتمەند بوون بە کەرتی بە تایبەتی ئێمە کەرتی گەشت و گوزار نەمانتوانێت وەکو پێویست پەرە بە بوارەکانی گەشت و گوزار بدەین. بەڵام ماستەرپلانی 10 ساڵەی دەستەی گشتی گەشت و گوزار وەدانانی کۆمەڵێک مەواقعی سیاحی، وەدانانی کۆمەڵێک بەرنامە، وەدانانی کۆمەڵێک بنەما وای کردو کە ئێمە ئێستا لە 2021 لە بەرنامەی ئەومان هەیە کە هەر جۆرێک لە جۆرەکانی گەشت و گوزار بە جیاواز پلانی بۆ دابنین، بە جیاواز پێداویستەکانی بۆ دابین بکەین، بە جیاواز ئەو پێداویستیانەی کە وەڵامی پێداویستەکانی گەشتیارەداتەوە دابینی بکەین. بە نمونە ئێمە چەندین جۆری گەشت و گوزارمان هەیە لە هەرێمی کوردستان، بەڵام ئەوەی کە زۆر تێبینی کراوە کە زۆر باو بووە چەند جۆرێکێتی کە خۆڕسکانە گەشتیار هاتووە کە چەند کاتێکی بەسەر بردووە. چۆن وا بکەین هەم بە بەرنامە و بە پلان و میزانی تایبەتی بۆ دەستنیشان بکەین، مستەسمرینی بۆ بێنین، قتاعی تایبەت واتە کەرتە تایبەتەکانی بۆ ئامادە بکەین. دەستەی گشتی گەشت و گوزار ناتوانێت پلانەکانی سەرکەوتوو بێ ئەگەر وەزارەتەکانی حکوومەتی هەرێم لە کابینەی نۆیە هاوکاری سەرەکی نەبێ. بۆ هەر یەکێک لەو پرۆژانەی کە هەمانە پەیوەستە بە کۆمەڵێک بەرپرسیارەتی دامەزراوەکانی تر. ئەگەر باز لە ڕێگاوبان بکەین بۆ ناوچە گەشتیارەکان پێویستمان بۆ ذاتی ئاودانکردنەوەیە. ئەگەر باز لە شێوازی پێشوازیکردن لە گەشتیار بکەین و هەست بە ئەمانی دەرونی بکە، هەست بە ئەمانی سیاسی بکات لە بازگەکانەوە هەتاکو و ناو بازار، هەتا شەقامە گەشتیەکان، هەتا شوێنە گەشتیارەکان پێویستمان بە وشارێکی نیشتیمانی هەیە کە لە بەهای گەشتیار تێبگات. و ئەمانە هەمووی پەیوەندیدارە بەڕاستی بە دامەزراوەکانەوە کە هیوادارم حکوومەت لەمەیانە هاوکارمان بێ لە ئاڕاستەکردنی دامەزراوە. باشە. کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان چۆن دەڵێ دەچێتە سەر سکەی خۆی، یعنی ئەگەر نەچێتە سەر سکەی خۆشی ئاراستەیەک وەربگرێت لەو سانی کە بەڕێستان باست کرد؟ نەخێر من خۆم کەسێکی زۆرتر عملیم حەزم لێ زۆرتر ئەوەندەی گرنگی بەلایانی کردداری بدەین، ئەوەندە ڕاستە تیۆر مهمە، ڕاستە استراتیژیات و سیاست مهمە دەبێتە نەخشە ڕێگای کارەکانمان، بەڵام بە کردداریکردنی ئەو پرۆژە و بەرنامانە ئێمە هەنگاومان بۆ ناوە. سەردانی یەکەممان لەگەڵ وەزارەتی لەگەڵ دەستەی وەبەرهێنان بۆ هەرێمی کوردستان هەر بۆ 2021 چەندین پرۆژەمان دەکەوێتە کار بە سوپاسەوە لەگەڵ دەستەی وەبەرهێنانە. بە هەمان شێوە بەشێک لە داهاتی دەستەی گەشت و گوزار کە لە 115 ئەوەش جارێکی تر دەبێتەوە بە هەم تەواوکردنی ئەو پرۆژە بچووکانێک کە تەواو نەبوون و نۆژەنکردنەوەیان. جانبێکی تری لەگەڵ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا دەمانەوێت ئاستی زانستی ڕێبەری گەشتیاری زیاتر ئامادە بکەین
لایەنێکی تری ئێمە دەمانوێت هەلی کار بۆ کچان و کوڕانی کوردستان ئامادە بکەین کە بەداخەوە یەکێک لە ڕەخنەکانی من لە کەرتی تایبەت ئەوەیە بەشی زۆری ئەو کارمەندانەی لە هۆتێل و لە شوێنەکان کار دەکەن بیانین چۆن وا بکەین گەنجانی کورد ئامادە بکەین بۆ ئەم بەرپرسیارەتیە دەبێت بە داعمی هەمەلایەنەی هەموو سێکتەرەکان بێ نەک تەنها سێکتەری گەشت و گوزار. ئەوانەی کە دێنە هەرێمی کوردستان ئایمە پێیان دەوترێت گەشتیاری ڕاستەقینە؟ نەخێر ئەمانە خۆڕسکانە بۆ کات بەسەربردنێکی زۆر کەم. گروپاتی سیاحی کە دێنە کوردستان ڕێکخراو نەکراون ینی ڕێک نەخراون چۆن بۆ نمونە ئێمە لە سلەیمانی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەمان هەیە کە مۆزەخانەیە کە تەواوی جینۆساید و قەتڵوعامی گەلی کوردی تیا ئەرشیف کراوە چۆن گروپەکان کاتێ دەچنە سلەیمانی چۆن ببرێنە ئەوێ چۆن ببرێنە مۆزەخانەکان چۆن ببێنە لە هەولێرە چۆن بیان بیتە قەڵا مێژوو توراسی تۆی پێش تێشان بدەیت چۆن وا بکەین لە گەڕانەوەیان ئەو دیاریانەی کە لەگەڵ خۆیان دەیبنەوە دیاری کوردەواری بنواتە کاری دەستی چۆن گرنگی پێ بدەین تەنها گەشتیار بۆ نابێ بەفر ببینێ دەبێت لە ناو معالمی بەفرات شتەکانی تر بدۆزێتەوە چۆن ئەوە بکات دەبێت شوێنی مانەوە وابێت کە بۆ نمونە لەو چیانەیە چەندین شوێنی مانەوەی شوشە دروست بکرێت کە خەڵک هەز بە خۆشیەک بکاتەوە چەندین هونەرمەندمان هەیە کە دەتوانین ڕایان کێشین بۆ شوێنە گەشتیارەکانمان لە وەرزە جیاجیاکانە چالاکی جۆرە و جۆریان هەبێت بەشێک لە کۆمپانیەکان گلەیەوە دەکەن ینی لەلایەن دەستەی گەشت و گوزارەوە هیچ هەوڵێکیان بۆ نەدرا بۆی ئەو باج و ڕسوماتانی کە دەیدەن مەسەرەن لەسەریان کەم بکرێتەوە ینی نییە ڕێک بخرێتەوە هاوکاری بکرێن لەسەر ئەم بابەتە. من هەر بیدایەتی کە هاتم ئەوە داوای گەشت و گوزار کەرتی تایبەت بوو ئێمە چیمان کرد نووسراوێکمان ئاڕاستی وەزارەت کرد و وەزارەت کتابەکەی بەرز کردێتەوە بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران مانگی 2 هەتا مانگی 8 حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی هەندێک کەرنتینەی کردووە لەوانە کەواتە ئێمە لە ڕووی قانونیەوە تەواو مافی خۆیانە کە لەو ڕسوماتانە لەو باجانە خۆش ببێن داوامان کردووە و لایەنێکی تریشی ئەوەیە تەنها لە کاتی قەیران نا بەڵکو کاتێک کە ئەبینین کەرتی تایبەت ڕۆڵی هەیە لە پێشخستن دەبێت ڕەچاوی تایبەتمەندێتی ئەوەش بکەین کاین من لێرەوە پشتیوانیانەکەم و پشتگیری ئەو داوایانەکەم و هەوڵەکانیشمان بەردەوامە لەگەڵ هەم وەزارەت و هەم سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕاکێشانی گەشتیاری زیاتر بۆ هەرێمی کوردستان و برەودانی زیاتر بەم کەرتە سوودوەرگرتن لە هەموو گۆشەکانی کەرتی گەشتیاری ئەبێت تا پەیرە و پرۆگرامێکی دەستەی گەشت و گوزار بۆ 4 ساڵی ئایندە ئێمە ناتوانین لەبەرەوەی بەڕاستی ڕستێکەیە کە مەسلەی کۆرۆنایە کە یەکێکە لە ئەوانە بەڵام چۆن لە ڕابردوو باسی 4 ملیۆنمان کردووە هەوڵەدین ینی خواستمان ئەوەیە بەرنامەمان ئەوەیە زیادی کەین لە ڕووی ژمارەییەوە ئێستا ئاماژەکان پێمان نەڵێن کە گەشتیار بەوە گۆڕینی درا و ئەوەش بە قازانجی ئێمە لەویایە کە گەشتارێکی زۆر دەتوانێت بێتە کوردستان پارە سەرفکان نەیباتە دەرەوەی عێراق. ژمارەی گەشتیاران لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا لە ساڵی 2015 782,000 گەشتیار ڕویان لە هەرێمی کوردستان کردووە لە ساڵی 2016 ملیۆنێک و 603,000 گەشتیار ڕویان لە هەرێمی کوردستان کردووە لە ساڵی 2017 2 ملیۆن و 210,000 گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیاریەکان کردووە لە ساڵی 2018 3 ملیۆن و 57,000 گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان کردووە لە ساڵی 2019 3 ملیۆن و 700,000 گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان کردووە لە ساڵی 2020 تەنها 500,000 گەشتیار ڕویان لە ناوچە گەشتیارەکان کردووە پلان وایە لەلایەن دەستەی گەشت و گوزارەوە لە ساڵی 2021دا ژمارەی گەشتیاران بۆ زیاتر لە 4 ملیۆن گەشتیار بەرز بکرێتەوە. گەشتیارانی پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق لە پێشەنگی ئەو گەشتیارانەدان کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن بەڵام ئەوەی کەمتر دەبینرێت گەشتیارانی بیانی و گەشتیارانی ناوخۆی هەرێمی کوردستانن گەشتیاران بەم شێوەیە ڕای خۆیان دەڵێن لەسەر کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستاندا. والله احنا جينا من بغداد وكل سنه نجي من بغداد على مدة ئێمە لە بەغداوە هاتوین هەموو ساڵێک لەگەڵ خێزانەکەم سەردانی کوردستان دەکەین لێرە سەرجەم خزمەتگوزاریەکان و پێشوازیکردن لە گەشتیاران زۆر باشە هەروەها ڕێگاوبان و بوونی ئارامی لە ناوچەکەدا بەهۆی بوونی هێزە ئەمنیەکانەوە هۆتێلەکان زۆر باشن کارەبای بەردەوام هەیە
لە پارێزگەکانی ئێمەدا ئەو جۆرە خزمەتگوزاریانە بەردەست نین. بۆیە هەموو ساڵێک بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆم لەگەڵ خێزانەکەم سەردانی کوردستان دەکەین بە تایبەت لە وەرزی زستاندا. کاتی بەفربارین ئێمە زیاتر سەردانی شاری هەولێر دەکەین. زۆر ئاسوودەین لێرە. ئەگەر سەیری ناوچە گەشتیارەکان بکەین بەگشتی ئەبینین خەڵکی عەرەبی زیاتر لێوەکو لە کوردەکانی خۆمان پێویستە لەسەر حکوومەت زیاتر گرنگی بەو شوێنانە بدالو ئەوەی مەسەرەن خەڵکی هەولێر سەردانی سلێمانی بکە سلێمانی سەردانی دهۆک بکاوەک لەوەی مەسەرەن گەشتەکەن لۆ تورکیای دەبی شوێنی وها بکرێتەوە لێرە خەڵکەکە پەنا بباتە یعنی بەر وڵاتی خۆی نەک وڵاتانی دیکە لۆ گەشتیاری لە ڕووی گەشتیاریەوە کوردستان زۆر باشە بەڵام پێویستە گرنگی زیاتری پێ بدرێت لە سەروی هەموو شێوە بوونی ئارامی ناوچەکەیە. داواکارم هێزە ئەمنیەکان لە بازگەکانی هەرێمی کوردستان ئاسانکاری زیاتر بکەن بۆ گەشتیاران. ئێمە لەگەڵ هاوڕێکانم لە کۆلێژی پزیشکی کەرکووکەوە هاتوین بۆ ئەوەی پشووەر بگرین. ئەگەر کار ئاسانی زیاتر بکرێت لە بازگەکان ئەوە هەم گەشتیاری زیاتر دێ بۆ ناوچە گەشتیاریەکان هەمیش سوودی زیاترە بۆ کەرتی گەشتیاری هەرێمی کوردستان. ئەوەی کەمتر هەستی پێدەکرێت لە ناو پرۆژەکانی وەبەرهێنان بە بەراورد بە سێکتەرەکانی دیکە سێکتەری گەشت و گوزارە، بەڵام بەڕێوەبەری گشتی دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دەربارەی ئەو سێکتەرە باس لە کۆمەڵێک داتا و پرۆژەی نوێ دەکات کە لە ماوەی تەمەنی کابینەی نوێمدا بۆ ئەو سێکتەرە ئەنجام درراوە. وەبەرهێنان لە کەرتی گەشتیاریە زۆر کەم دەبینێت لە هەرێمی کوردستانە. ئەمە کێشەکە لەکوێدایە؟ لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە یاخود وەبەرهێنەکان خۆیان نایەن لەم بوارەدا وەبەرهێنان بکەن؟ دەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش وەبەرهێنان لە کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان کراوە بە دەلیلی ئەوەی کەوا لەو 940 پرۆژەی کە مۆڵەتی پێدراوە 162 پرۆژەی گەشتیاریە. بەڵام بۆ خۆتان دەزانن وەبەرهێنەر بە دوای قازانجێکی خێرا و زۆر دادەگەڕێتن. ئەوەی کە لە کەرتی گەشت و گوزاریش دەستی دەکەویتن قازانجێکی لەسەرخۆ مەماوەیەکی زۆری پێدەچیتن و زۆریش نییە قازانجەکەی بۆیە زۆرتر بیر لەو کەرتانە دەکاتەوە کە قازانجێکی زۆر و خێرای بەدەست دەکەوێتن. ڕێژەی وەبەرهێنانی گەشتیاری لە ناو پرۆژەکانی وەبەرهێنانە چەندە؟ ئەگەر سیر بکەن وەکو پێ بە جەنابتم وت ینی 162 پرۆژەمان ینی مۆڵەت پێدراوە لە 940 پرۆژە کە ئەمەش وەکو دەڵێ ڕێژەیەکی زۆر نییە بە بەراورد لەو ڕێژانەی کەمە هەیتمان 138 پیشەسازیە 130 وەکو دەڵێ نیشتە جێبوونە دەتوانم بڵێم نزیکەی 114 لە بۆ 15 ڕێژەی ئێمە وەکو ئەوەی کەوا لە بۆ گەشتیاریە کە ئەمەش ڕێژەیەکی زۆر نییە بە بەراورد لەگەڵەوەی ساڵانی ڕابردوو هەویتن. لەگەڵەوەیدا ئێمە بەشێک لە پرۆژەکانمان پرۆژەی بازرگانین بەڵام ژێرەوەی بازرگانیەکان گەشتیاریش لە خۆی دەگرێتن ئەمەش بەشێکی دیکەیتی بۆیە هەندێک جار ناتوانێت و ڕێژەیەکی تەواو دیاریکرا و وەبەردێ لە بەرەوەی مۆڵەتەکان ینی مۆڵەتەکان هاوبەشن لە نێوان بازرگانی و نیشتە جێبوون و بازرگانی و نیشتە جێبوون و گەشتیاری. باشە، یعنی ئێستا ئەگەر وەبەرهێنەرێک بێت بێوێت لە بواری گەشتیاریە وەبەرهێنان کات ئێوە پرۆژەتان حازرە پرۆپۆزەتان حازرە بیدەنێ؟ بەڵێ لە ساڵانی ڕابردوو ئێمە وەکو وەبەرهێنان یان دەستەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان دیدی وەبەرهێنەر بووین. وەبەرهێنەر چ دیدێکی هەبایە چ بیرۆکەیەکی هەبووە دەهات و داوای دەکرد. بەڵام لە ساڵی ڕابردوو و ئەم ساڵش ئێمە پلانی وەبەرهێنانمان ئامادە کردووە کە پلانی وەبەرهێنانیش ئەو پلانەیەکەی هەموو حکومەتی هەرێمی کوردستانە بۆ نمونە هەر وەزارەتی کە پەیوەنددارە بە بابەتەکەەوە پلانەکەی خۆی ساڵانە بۆ ئێمە ڕەوان دەکە ئێمەش بەدەستخۆشیەوە ڕاگەیاندنیان زاردانمان لە بۆ کردووە و وەکو هەڵی وەبەرهێنان ڕامانگەیاندووە. لە ساڵی ڕابردوو ئێمە 197 پرۆژەی گەشتیاریمان ڕاگەیان. ئەم ساڵ 234 پرۆژەی گەشتیاری ئامادەکرا و لە ئایندێکی زۆر نزیک ئینشاڵڵا ڕایدەگەینین کە ئەمەش شوێنەکان دیاری کراوە شێوەی پرۆژەکە گەورەی قەبارەی پرۆژەکان وام و پرۆژانە دیاری کراوە بۆیە هەر وەبەرهێنەرێک بخوازیتن چ وەبەرهێنەری ناوەخۆیان وەبەرهێنەری بیانی بیتن دەتوانین لەو کارتەیان لەو بەشە لەو جۆرە پرۆژەی کە دەیەوێتن وەبەرهێنان بکاتن و بە تایبەتیش ئەگەر بخوازیتن پرۆژەیەکی گەشتیاری کە لەو 234 پرۆژەیە کە ئێمە ئامادە کراوە و پلان و پرۆپۆزەلی تایبەتی خۆی هەیە. کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بوژانەوە بە خۆیەوە دەبینێت؟
ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی نوێمیش ئەوەیە کەوا ئێمە لە 3 سەکتەر وەکو سێکتەری سەرەکی ستراتیجی کە بتوانین وەکو دەڵێ سەرچاوەکانی داهاتمان هەمە چەشنە بکەین ئەوەیە کەوا کەرتی گەشت و گوزار کشت و کاڵ پیشەسازی ئەو سێکەرتە دەبێ هەرسێکیان وەکو دەڵێ دەچنەوە ناو یەکتری و هاوکاری یەکتری دەکەن و ناتوانین لە یەکتریان جیاب بکەوە ئەگەرە تو کەرتی کشت و کاڵت بەهێز کرد دەتوانین گەشتیاری کشت و کاڵیش بەهێز بکرێتن ئەگەر پیشەسازی بوو دەتوانێت پیشەسازیش بە هەمان شێوە هاوکار دەبێتن لە بۆ گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بۆیە بەدڵنیاییەوە لە ساڵانی داهاتوو بواری وەبەرهێنان لەو سێ سێکتەرە زۆر زیاتر دەبی پەرەدەسێنیتن و لە ئایندێکی زۆر نزیک ئەو بەرهەمەش دەبینرێتن. پرۆژە گەشتیاریەکان لە هەرێمی کوردستان 156 پرۆژەی گەشتیاریە بە سەرمایی 7 ملیار و 726 میلیۆن دۆلار لەسەر ڕووبەری 6600 دۆنم. لە ساڵی 2020 دەستەی وەبەرهێنان مۆڵەتی 162 پرۆژەی وەبەرهێنانی لە کەرتی گەشتیاریدا داوە. هاتنی گەشتیار لە وەرزێکدا یاخود دوو وەرزدا ڕەنگە نەتوانرێت ئەو کەرتە وەک سەرچاوەیەکی هەمیشەیی پشتی پێبەسترێت بە بازارکردن و پرۆسەی ناساندن و خستنەڕووی بەرهەمەکان. هەروەها کۆمەڵێک چالاکی هەمەجۆر لە خۆ دەگرێت کە پەیوەندیان بە پلان و نرخی کوالەتی و شێوازی خستنەڕووی بەرهەمەکەوە هەیە. خواستی خزمەتگوزاریەکانیش بۆ گەشتیاران جیا لەمانە نەبوونی مارکێتینێکی باش و سوودوەرنەگرتن لە کەسانی شارەزا و نەبوونی یاسایەکی تایبەت بەم کەرتە وای کردووە کێشە و گرفت بۆ ئەم کەرتە دروست بێت لە هەرێمی کوردستاندا. چۆن هەرێمی کوردستان ئەزمموی وڵاتان وەربگرێ مەسەلەن تورکیا، ئێران وڵاتانی تر بۆ ئەوەی کەرتی گەشتیاری بەرەو پێش بەرێت. ئامانجی ئێمە لێرە ئەوەیە کوردستان بکەینە شوێنێکی گەشتیاری زۆر جێگای سەرنج بەلای گەشتیاری بیانیەوە. ئەمەش بە دابینکردنی باشترین خواردن و خزمەتگوزاری و باشترین پێشوازی لە گەشتیاران. ئایا کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان دەتوانرێت بکرێتە سەرچاوەیەکی داهات مەسەلەن حکومەت سوودی لێبینێ ئایا سروشتی هەرێمی کوردستان گونجاوە بۆی گرنگی زیاتر بە کەرتی گەشتیاری بدرێ؟ بەدڵنیایەوە دەرفەتی زۆر باش لە بەردەم کوردستاندا هەیە بۆی بێتە شوێنێکی سەرنجڕاکێشی گەشتیاری. ئامانجی هاتنی ئێمەش بۆ ئێرە هەرەوەیە. ئامانجی ئێمە ئەوەیە کە گەشتیاری بەردەوام بۆ هەر 12 مانگی ساڵ لە کوردستان بڕەخسێنین. ئەوەی ئێستا هەیە تەنها بۆ 3 تا 4 مانگی زستانە. بۆ هاوین ئەکواپارکێکی زۆر گەورە لێرە دروست دەکەین و گەشتیاری عێراقی و سووری دەتوانن هاوین بێنە ئێرە کاتەکانیان بەسەر بەرن. بەم جۆرە چالاکیانە هەوڵ دەدەین گەشتیاری کوردستان بکەینە 12 مانگی ساڵ و هیوادارین ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو پێشتر و باشتر بچێت. لە هەرێمی کوردستان کەرتی گەشتیاری پێویستی بە مارکێتین هەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەموو بەرهەمێک لە جیهان پێویستی بە مارکتینگ هەیە. ئەگەر مارکتینگێکی باش هەبێت سەرکەوتوو دەبێت. ئێمە پلانی مارکتینگی خۆماندا دەنێن و خەڵکی دەمان ناسن لە بەغدا و ئێران و سووریا و تورکیاش. ئەو سێرڤزە سەرەکیانە چییە کە پێویستە پێشکەشی گەشتیاران بکرێت؟ پێش هەموو شتێک پێشوازی و میوانداریەکی باش زۆر گرنگە. کە گەشتیار دێتە هۆتێل دەبێت ڕوویەکی خۆش ببینێت چونکە خەڵکی کە دێنە ئێرە ماندوون و دەیانەوێت پشوویەک بدەن و کاتێکی خۆش بەسەر بەرن. واتە هەنگاوی یەکەم لە پێشوازیەوە دەست پێ دەکات. دواتر ژینگەی ژوورەکە و ڕێستۆرانت و کواڵەتی خواردنەکان واتە هەمووی پەیوەستە بە یەکەوە. بە پێی سنووری جوگرافیاکەی هەرێمی کوردستان خاوەن سروشتێکی دەوڵەمەندە کە بتوانێت کەرتی گەشتیاری بژانەوەی زیاتر بەخۆیەوە ببینێت. لە هەرێمی کوردستاندا 2950 شوێنی گەشتیاری هەیە. 20 تاڤگەی گەشتیاری لە هەرێمی کوردستان بوونی هەیە. زیاتر لە 22 شوێنی ئاینی لە هەرێمی کوردستان بوونی هەیە. 8000 شوێنەوار لە هەرێمی کوردستان بوونی هەیە. بەڵام تەنها لەو ڕێژەیە 40 شوێنیان گونجاوە بۆ ئەوەی گەشتیاران سەردانی بکەن.
22 هاوینە هەواری گەشتیاری لە هەرێمی کوردستان بوونی هەیە 20 ئەشکەوتی دێرین و کۆن لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە زیاتر لە 1850 چێشخانە و ڕێستۆران لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە کۆی گشتی ڕێستۆرانت و بنکە گەشتیارەکان لە هەرێمی کوردستاندا 3100 بنکەیە داتاکان ئەومان پێ دەڵێن پێویستە لە هەرێمی کوردستان برەوی زیاتر بەکەرتی گەشتیاری بدرێت چونکە تاکە سێکتەرە کە ڕاستەوخۆ داهاتەکەی دەچێتە ناو خەڵکەوە. کێشە و گرفتە سەرەکیەکانی گەشتیاران لە هەرێمی کوردستان نەبوونی ڕێگاوبانێکی پێویست و نەهاتنی هەموو جۆرەکانی گەشتیارە بۆ هەرێمی کوردستان لە بەشێکی زۆر لە وڵاتان داهاتی گەشتیاری بۆتە سەرچاوەیەکی بژێوی بۆ تەواوی هاوڵاتیان و زۆرترین هەلیکاری ڕەخساندووە بۆیە بەڕای شارەزایان ئەو گەشتیارانەی کە دێنە هەرێمی کوردستان خەرجیەکانیان زۆر نییە و بە گەشتیاری هەژار هەژمار دەکرێن و چونکە توانای خەرجکردنیان سنووردارە. لە ڕووی پێناسەی گەشت و گوزارەوە ئەوانەی کە دێنە هەرێمی کوردستان پێیان دەوترێ گەشتیار هەیە بۆ 24 ساعت دێ هەیە بۆ 24 ساعت زیاتر دێ ئەمانە ینی بە پێی پێوەرەکان گەشتیارن من تەسەوڕ دەکەم ینی ئەو گەشتیارانەی کە دێنە کوردستان کەرتی بە پارەی ئەوان کەرتی گەشت و گوزار ئێمە ناتوانین ببوژێنینەوە و حکومەت هەرێمیش پێیان دەوڵەمەند نابێت خەڵکێکن بەداخەوە ئەتوو کە سێڤیسێکی ئاستنزم پێشکەش بکەیت و بەرهەمێکی ئاستنزم پێشکەش بکەیت ئەو کاتە لەگەڵ ڕێزم بۆ خەڵکەکە خەڵکێک دێکە پارێکی زۆری پێنیە تۆگە بتوانانی هۆتێلێک بە 3000 بکڕی بۆ شەوێک کنی قڕیۆلەیەک بە 3000 بکڕی ئەگە بتوانانی لە شوێنە گەشتیاریەکان خواردنی هەرزانبایی بفرۆشی دەگەی ئێتر لە چۆ تۆ دەتوانانی خێر لەو گەشتیاری بنی و کاتە پارەدارەکە نایە بۆ جێگەیانە کوردستان هەموو بنەماکانی هەیە کە پێویست بکە بۆی کوردستان بکەین بە شوێنێکی گەشتیاری نێونەتەوەی هەموو ئەوەی کە پێڵێن پێداویستیەکان پەتەنسیالەکان هەموو شتێکمان هەیە کابراایەکی دەوڵەمەند کە پارەدارە جادەی باشی دەوێ هۆتێلی خاوێنی دەوێ بەرهەمی باشی دەوێ جوانکاری دەوێ قەتعی جادەی جوان شەوان گڵۆپی دەوێ سەوزایی دەوێ ئێمە لە دەرەوەی شارە گەورەکان دەشتن دەرەوە جادەمان باش نییە 120 لە هەولێر هەیە زۆر جوانە دەستیان خۆش بێ جادەیەکی زۆر ڕێک و پێک بە ستەنداردێکی نێونەتەوەی وا لە دهۆک بۆ لە هەولێر بۆ دهۆک وا تاوا دەبێ ئەو جادەیە ببێتە یەک لە بنەما بۆ شادەمارە جادە شادەمارەکانی هەولێر سلێمانی هەولێر دهۆک هەولێر شوێنە گەشتیارەکان کە بە هامیلتۆنە تێدا پڕێ دەبێ ئەم کواڵیتی جادەیە لێرەیە تاوا نەبێ ئەتوێ ماڵەکە جوانکەی دەبێت مەسرەفی لێکیت یعنی حکومەتی هەرێمە من نازانم لە کام داهاتەوە دەتوانێت کار بکە دەبی ئەچوو ئیسیسمارێکی گەورە بکەی سروشتمان جوانە بەڵێ بەس ئەو سروشتە دەبێت زادەکەی باش بێ بۆی سارە بچێتەوێ من دەزانم خەڵکێکمان هەیە کە ئیش لەسەر شوێنوارە مێژوویەکان دەکەن زۆر شوێنی مێژوویمان هەیە کە دەتوانی بە هەزارە خەڵکی بۆ بێنی بەس ناچن بۆ کەس ناچێت بۆیە بۆ چکە سیارەکەت داڕزیە گازینۆیەکی لێ نییە ئێمە شوێنێکی کوشانە دەرمان هەیە چەند شوێنێکی مێژوویە یەکە دەچی بۆی خۆ قاوەیەکی لێ نییە خۆ چایەکی لێ نییە داهاتی گەشتیاری لە هەرێمی کوردستان بۆ گەشتیاران هاتنی 3 ملیۆن گەشتیار خەرجی گەشتیار بۆ هەر گەشتیارێک $300 داهاتی ساڵانە 900 ملیۆن دلار ئێستا کاتی ئەوە هاتووە پلانێکی تۆکمە و درێژخایان بۆ ئەم کەرتە دابنرێت و جێبەجێش بکرێت کەم و کورتیەکانیش دەستنیشان بکرێت و چارەسەری هەمیشەییان بۆ بدۆزرێتەوە و کەرتی گەشتیاریش بە هەموو بەشەکانیەوە گرنگی پێ بدرێت و بە چوار وەرزکردنی ئەم کەرتەش دەبێتە بژانەوەیەکی دیکە بۆ ژێرخانی وڵات. سێکتەری گەشتیاری
پێویستی بە هەنگاوی کردداری و جێبەجێکردنی ماستەرپلانی دەستەی گەشت و گوزار هەیە بە چواروەرزکردنی ئەم کەرتە بە تەواوی کاتی هاتووە بە جۆرێک سروشتەکەی هێندە گونجاوە هەر گۆشەیەکی ئەم وڵاتە شوێنێکی گەشتیاریە بۆ خۆی بەڵام چۆن و کەی سوودی لێوەردەگیرێ هاتنی گەشتیار تەنها لە وەردێکدا خۆی نابینێتەوە وەک شارەزایان ئاماژەی بۆ دەدەن دەبێت بکرێتە سەرچاوەیەکی داهاتی هەمیشەیی بە تەواوی سوود لە هەموو بەشەکانی ئەم سێکتەرە وەربگیرێت.